بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيب محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. خواي پروردگار کە ئێمەی دروست کردیە وەکو کۆمەلگا ئێمەی دروست کردیە، واتە هەموو فەردەکان هەموو تاکەکانی کۆمەلگا حەقی لەسەر یەکتر هەیە. خواي پروردگارش لە قورئانە دەفەرمێ وافعلوا الخير لعلكم ترحمون. ئیشی چاکە بکەن، دائیمەن چاکە کار بن لە دنیاە، دائیمەن چاکە لەگەڵ خەڵکی بکەن، لەگەڵ براتان، لەگەڵ خەڵکی تکە ئەگەر نەشی ناسن چاکەی لەگەڵتان بکەن لعلكم ترحمون، بۆ ئەوەی خوای پەروەردیگار ڕەحمتان پێ بکە. یعنی خوای گەورە بەستیتیەوە لێ لە لاشکە دەفەرمێ وەئەحسینوا، دائیمەن چاکە کار بە، لۆ خۆت مەژی. ئینسانی مسلمان نابی لۆ خۆی بژی، ئینسانی مسلمان دەبی دائیمەن چاکە کار بی، دەبی دائیمەن عەتائی هەبی، دەبی دائیمەن خەڵکی تکە سوودی لێ وەرگرن. لێی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە زۆر حەدیثان دەفەرمێ، لێک لە حەدیثەکان دەفەرمێ ومن كان في حاجة أخيه كان الله في حاجته. ئەگەر یەکێک یارمەتی برای بدا، یارمەتی برای مسلمانە چی بدا، خوای گەورە یارمەتی دەدا. لەلایەکی تکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دیسان دەفەرمێ ومن فرج عن مسلم كربة فرج الله عنه بها كربة من كرب يوم القيامة. هەر یەکێک ناخۆشیەکی لەسەر مسلمانێک لاب بە، خوای پەروەردیگار ناخۆشیەکی ڕۆژی قیامەتی لەسەر لا دەبە. توخوا کامەمان زۆر پێویستمان بەوەی نییە خوای پەروەردیگار یارمەتیمان بدە لە ڕۆژی قیامەتێ، کامەمان پێویستمان بە شەفاعەتی پێغەمبەری نییە صلی الله عليه وسلم. دەزانی ئەگەر یەکێک چاکە کاربی لەگەڵ خەڵکی، خوای گەورە لە زۆرێک لە گوناهەکانی لێی خۆش دەبی. ئەوەتە کابرایەک پارەی دەدا خەڵکی بە قەرد، ئینجا بە دەوروبەری خۆی دەگوت ئەگەر هەر یەکێک وەقتی هات کە پارەکەی بینتەوە، ئەگەر نەیبوو بینتەوە ئێوە لەسەری ڕاوەستن یاخود لێی خۆش بن. نیەتەکە لەوەی چییە؟ نەوەکو کابرا بناسرێ بەوەی کە هەتە بڵێن کابرا چاکە کارە، نەخێر، لعل الله يتجاوز عنا يوم القيامة. بەشکم خوای پەروەردیگار لە ڕۆژی قیامەتێ لە هەندێک لە گوناهەکانمان خۆش بی. یعنی من چاکە لەگەڵ یەکێک دەکەم بە نیەتی ئەوەی خوای پەروەردیگار ڕۆژی قیامەتێ ناخۆشیەک لە ناخۆشیەکانی ڕۆژی قیامەتم لەسەر لابە. من لە دنیا چاکە کار دەبم بۆ ئەوەی خوای پەروەردیگار چاکەکم لەگەڵ بکە، بۆ ئەوەی خوای پەروەردیگار لە ناخۆشیەکی ڕۆژی قیامەت قوتارم بکە. زۆر کەسێ حەزی لە چاکەیە، چاکەی دەکا، یاخود بەڵام نیتی پارەی بدا، دەڵێ خۆزگە ئەگەرە من هەم باە ئەو هام دەکرد و یاخود ئەو چاکەیم دەکرد و ئەو چاکەیم نەدەکرد و بە هەمان یعنی بە زۆر شێوە لەوانەیە شتی لە خۆی داڕێژ یاخود فکر بکاتەوە ئەگەرە من ئەوەندە پارەم هەبایە نەمدەهێشت یەک فەقیر بمینێ. بەڵام لۆویش مەجالەیە ئەلەو ڕۆژگارەی کە ئێستا تێیدا دەژین خوای پەروەردیگار مەجالی دایە، یاخود هەمومان پێمان دەکرێت چاکەی بکەین. لەوانەیە یەکێک بڵێ ئەخر من نیتم کو چاکەی بکەم. چاکەیەک هەیە ئەگەرە تو لە پێناوی خوا ئەو چاکەی بکەی، وەکو ئەوەیە چاکەت لەگەڵ هەموو مرۆڤایەتی کردبی. کا ئەوە چاکەیەکە، ئەوە چی ئەگەرە من بیکەم خوای گەورە لۆم حیساب دەکا کە ئەمن چاکەم لەگەر هەموو خەڵک کردبی. ئەدی خوای پەروەردیگار نافەرمێ ومن ئەحیاها فكأنما أحيا الناس جميعا. ئەگەر یەکێک نەفسێک مسلمانێک لە مردن ڕزگار بکە وەکو ئەوەیە هەموو خەڵکی ڕزگار کردێ لە مردن. ئێبابم خۆ من دکتۆر نیمە، لەوانەیە یەکێک وە دەڵێ خۆم دکتۆر نیمە، کۆ من بچم خەڵکی لە مردنی ڕزگار بکەم، یاخود خۆم ستافی خەستەخانە و نەخۆشخانە ئەوانە نیم هاتە بتوانم یارمەتی نەخۆشان بدەم. تۆش دەتوانی، چۆن دەتوانم؟ تۆش دەتوانی بە کردارێک
کردارێکی زۆر بەسیط بەڵام خوای پەروەردیگار لە ڕۆژی قیامەتێ تەماشا دەکا چاکەکی زۆر زۆر گەورەیەتی لۆ نووسیە. ئەو کردارە چییە؟ خوێن بەخشینە. دەتوانێت خوێنی خۆت ببەخشی. زۆر کەسێ پێویستیان بە خوێنی تووە. زۆر کەسێ لە نەخۆشخانەکان کەوتون پێویستیان بە چەند دڵۆپێک خوێنە ژیانیان لە مەترسی ڕزگار بکەی، ژیانیان لە مردن ڕزگار بکەی، لە مردنەکی ڕاستەقینە ڕزگار بکەی، تەنها بە وەرگرتنی چەند دڵۆپێک لە خێنی تۆ. لێ دەبی ئەمە بیر بکەینەوە من دەمەوێ خەڵکانێکی زۆر لە مردن ڕزگار بکەم بەچی؟ خوێنی خۆم ببەخشم، بچمە سنتەرەکانی خۆم بەخشین، خوێنی خۆم دەبەخشم، بەڵام نیەتی خۆت سافکە لۆ خوای پەروەردیگار تاجرەکەمان لەبیر نەچی لعل الله أن يتجاوز عنا، بۆ ئەوەی خوای گەورە لێمان خۆش بی. تۆش بڵێ خوای پەروەردیگار من دەچم خوێنی خۆم دەبەخشم لە پێناوی تۆ، هەتا وەکو تۆ لە ڕۆژی قیامەت لە گوناهاکانم خۆش بی. خوێنی خۆم دەبەخشم بۆ ڕزگارکردنی چەند نەفسێک. خوای پەروەردگار بەچی لۆت حساب دەکا؟ فكأنما أحيا الناس جميعا، وەکو ئەوەیە هەموو خەڵکانت لە مردن ڕزگار کردبی. چاکەیەکە لەوانەیە بە مێشکمان یاخود بە فکرمان دانایە، بەڵام چاکەیەکە ئەجر و پاداشتەکەی زۆر زۆرە، بە ژمێر نایێ. چاکەیەکە پێویستە هەر موسڵمانێک ئەگەر حەزی لە بەهەشتە یەکسەر بچی خوێن ببەخشی بە نیەتی ئەوەی خوای پەروەردیگار لە گوناهاکانی خۆش بی، خوێن ببەخشی، خوێن بدا هەتا وەکو خەڵکانێکی زۆر ئینتیزار دەکەن، ئینتیزار یارمەتی ئێوە دەکەن، ئینتیزار دەکەن چەند دڵۆپێک لە خێنی تۆ وەرگرن هەتا وەکو ژیانە لە مەترسی و لە مردن ڕزگار بی. با پیاو بین، با ئەو خێرە بکەین هەتا وەکو بەهەشتمان بەنسیب بی. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.